خۆشەویستان سڵاوتان لێبێت لە کۆتا ڕۆژی هەفتە نمایشی جلوبەرگی سلێمانی دیارە گەورەترین هەفتە نمایشی جلوبەرگی سلێمانی بە بەشداری ژمارەیەکی یەکجار زۆر لە براندە جیهانیەکان و دیزاینەرانی کورتیدا بەشدارن کە تێیدا دیزاینی چەندین جلوبەرگی نوێ و سەرنجڕاکێشیان کردووە لەلایەن نمایشکارەکانیانەوە لە هەمان کاتە دیزاینی جلوبەرگی ڕەسەنی کوردی جلوبەرگی مناڵان لە هەمان کاتە جلوبەرگی باڵاپۆشیش لە هەفتە نمایشەکەیە ڕەنگی داوەتەوە بە خۆشحاڵیەوە سلێمانی فاشین ویک ڕێخەری سەرەکی تەواوی هەفتە نمایشی جلوبەرگی سلێمانی کردو و بیریشمان نەچێت بە سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسەت کۆی تەواوی گەورەترین هەفتە نمایشی جلوبەرگی سلێمانی لە هۆتەل ڕۆتانە لە شاری سلێمانی بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوامی ئەبێت کە دیارە ئەمڕۆ کۆتا ڕۆژی هەفتە نمایشەکەیە لە ڕۆژانی 7 و 8 و 9 شوبات بەردەوامی هەیە و بێگومان دەستگای میدیایی کورسات لە ئەرک و چالاکی و هەوڵە بەردەوامەکانی هیچ کات درێکخی نەکردووە هیچ کات بۆ نمونە ئەوە بۆ دەستگیرۆیی تەواوی ئەو ئیڤێنت و کەسانە نەکات کە ئیڤێنتێکی تایبەتیان هەیە یاخود هەفتە نمایشێکیان هەیە بێگومان هەمیشە لەگەڵیانە هەماهەنگ بووە بۆ ئەم ساڵیش بە خۆشحاڵیەوە لا وەرزی دووەمی هەفتە نمایشی جلوبەرگی سلێمانی چەندین دیزاینەری دیار و سەرنجڕاکێش کە بیرمان نەچێت لە کوی 3 ڕۆژەکە نزیکەی 21 دیزاینەر بە خۆشحاڵیەوە لە ڕێگەی نمایشکارەکانیانەوە لەسەر فەرشی سوور نمایشی تەواوی جلوبەرگەکانیان ئەکەن بۆی لەگەڵمانابن لە کۆتا ڕۆژی هەفتە نمایشەکەیە پێم خۆشە دیزاینەرێک لە کۆتا ڕۆژی هەفتە نمایشەکەیە بۆ ئەم بەشەی ریپۆرتاجە لەگەڵمانە ئەبێت بۆی ئێوەش کۆی تەواوی ریپۆرتاجەکە ببین و لەگەڵمانە بەردەوام بن. لە ڕاستیا جلوبەرگی کوردی و ئەزانین جلوبەرگێکە کە زیاتر لە ڕۆی درینەوە درینی زۆر جوانە تەکنیکی جوانی تایە قماشەکانمان قماشی تایبەتن تەبان باسی جلی سەردەمی جارانەکەین جاران هەم دورین هەم ستایلی دورینەکان هەم قماشەکانیان و هەم شێوازی دورینیان شێوازێکی زۆر تایبەتانی زۆربەی زۆری گەلانی دنیا ماجیبن بە جلی کوردی ئێمە لە هەر شوێنەکە لە هەر وڵاتێکە بینراوێ سەرسام بوون پێی ئێمە ژۆ کاریگەریەمان لەسەر بۆ کە ئەم جلە کوردی جاران جارێککە بینەوە بەردیدی بینەران لە هەفتە نمایشێکی ئاوایە ئاشنایکەینەوە بە خەڵک لەبەرچی لەبەرەوەی جلوبەرگی کوردی ساڵانێک خەریب و نەبوو بەڵام ئێستا بە خۆشحاڵۆ چەند ساڵێکە هاتۆتەوە پێشەوە زۆربەی کەس لە بۆنەکانە بەکارێنێ وای لاتووە سەردانی یەکترەکەن بەکارێن یعنی زۆر بۆ تۆ بەکارهێنانەوەی لەگەڵەوە ئێمەش مادەم جلی کوردی بەو شوێ بەکارێتەوە ئەمانەوێ جاریشکە جلە ڕەسەنە کللتوریەکە بێنینەوە پێشەوە چکە هەندێک جلوبەرەکەی ڕاستە کوردیە بەڵام ێستا بۆ نمونە ئێمە کۆلێکشنەکەی ئێمە بە 3 کۆلێکشن دەشداریمان کردوە 3 کۆلێکشنەکە بێ بە 6 دانە لەبەرچی لەبەری ناومانەوە کۆلێکشنی دوودی و چییە ئێمە کەوای ناولۆکەین و پارچەمان هێناوەتەوە پێشەوە کە ئەم کەوایە لە ئێستاە کەم بەکارێت مەگەرێکیە دایکی یا کەسێکی کۆنتری مابێتی لە ماڵەوە هەڵیگرت ئەگەر بەکو لە بازارە لە چاوی خەڵک کەمتر ئێمە هێناومانێتەوە پێشەوە بۆ ئەوی جارێکتر ئەم کەوایە بخێنەوە بەردەم دیدی خەڵک هەم لە بەکارهێنانی قماشە کۆنەکان جارێکی تر هەم لە تەکنیکی درون و شێوازی درینشان کاوکاتە بەڕاستی بەرگدرۆ کۆنەکانی جاران لە سلێمانی زۆر بە وردی ئیشیان کردووە تەکنیکێکی زۆر تایبەتیان بەکارێنەوە خەریکە ئەویش وردەوردە نامێنێ ئیشەکان خێرا ئەبن سەری ئەبنەوە نامێنێ ئێمە جاریشکە وەشمان هێناوەتەوە بۆی جاریشکە ئیشی لەسەر بکەینەوەنێ وەک گوتم قماشەکان جاریشکە قماشی کۆن دورین ستایلەکانیان وامان کردووە ئەم جلوبەرگە کە ڕەسەنایەتی خۆی لە دەست نەیە بەو شێوەیە جاران دیسان دووبارە دیزاینمان کردەوە خسمانتۆ بەرچاوی بینەران ئەمڕۆ بە خۆشحاڵی و بینەران ئەیبینن.
خۆشەویستان وەک هەمووان ئەزانین هەفتە نمایشەکان لە سەرانسەری گیان و بە خۆشحاڵیشەوە لە هەرێمی کوردستانە گرنگێکی تەواوی پێئەدرێت لەبەرەوەی ئەم هەفتە نمایشانە هەم وەرزیە وەرزانە لە دوو کاتی جیاوازە بەڕێوە دەچێت بۆیە بە خۆشحاڵیشەوە ئێمە بە خۆشحاڵیەوە ئێمە لە هەرێمی کوردستان بێبەژنین لەم هەفتە نمایشە و بۆ ئەم ساڵیش لە وەرزێکی ترە هەفتە نمایشەکە لە هەرێمی کوردستان و لە شاری سلێمانیش بردەوامی هەیە و ئامانج و گرنگی ئەم هەفتە نمایشانەش تایبەت بە جلوبەرگی سلێمانی گرنگەکەی خۆی لەوەیە ئەبینێتەوە کە گەنجەکانمان یاخۆ تاکەکانی نێو کۆمەڵگا بتوانن هەم براندێکی تایبەت بە خۆیان هەبێت و بتوانن بکەونە سەرکاری خۆیان و لە هەمان کاتە داهاتێکی باشیش لە ڕێگەی دیزاینە جیاوازەکان و لە ڕێگەی ئەو نمایشانی لە هەفتە نمایشەکانە ڕەنگی داوەتەوە بتوانن خاوەنداهاتی خۆیان ببن و زۆرترین هاوڵاتی و زۆرترین خانمانیش بتوانن لە ڕێگەی ئەم هەفتە نمایشانەوە سوودمەند بن تاوەکو لە نزیکەوە پەیوەندی بە دیزاینەرەکانەوە بکەن نوێترین دیزاینە نوێیەکان بۆ خۆیان فراهەم بکەن و بتوانن لە بۆنە تایبەتەکانە بیپۆشن دووبارەی ئەەکەمەوە با سپۆنسەری دەستگای میدیایی کورسات گەورەترین هەفتە نمایشی جلوبەرگی سلێمانی بۆ ماوەی 3 ڕۆژ لە ڕۆژانی 7 و 8 و 9 شوبات لە هۆتێل ڕۆتانە لە شاری سلێمانی لەگەڵ سلێمانی فاشن ویک تەواوی کۆی ئیڤێنتەکە ڕێکخراوە بە ئومێدین جێی سوودمەندبوونی گشت لایەکتان بۆ بێت ئەم هەفتە نمایشە هەر شاد بن.